لێرەدا شتێک فێرە بین کە ئەم بانگەوازە خواییە لەناو هەر میلەتێکە تەشەنەی کرد و گەشەی سەند مەرج نییە ئیلا ئەهلی ئەو میلەتە پابەندن بەو دینەوە بەڵکو چوارچێوەی ئەوانیش ئەبڕێ و سنووری ئەوان بۆ میلەتەکانی تریش لێرەشا غەڵەتی ئەو قەومیانە دەرەکەوێت کە ئەیانەوێ ئیسلام خزمەتگوزارێکی کوردایەتیەکەی ئەوان بێ هەروەکو کە قەزافی و جەمال عەبدولناسر ئەیانەوێت کە ئیسلام خزمەتکاری عروبە بێ هەروەکو بەتەکی سلێمان دمریل و تاوسەچلەریش ئەیانەوێت کە ئیسلام خزمەتکاری تۆرانیەکەی ئەوان بێ ئەوە شتێکی غەڵەتە چونکە ئیسلام بەتەکید لەو چوارچێوانەیە یەک خۆی نادۆزێتەوە بۆیە ئێستا کە ئێمە لە چیرۆکی یەکێکین باسی یەکێکە ئەفەرمێ مؤمن من آل فرعون لە قەومی فرعونە بەڵام ئیمانی بە موسا هێناوە قارون لە قەومی موسا ڕۆیشتووە بۆ لای فرعون لەبەر خاتری دنیا ویستەکەی خۆی إن قارون كان من قوم موسى فبغى عليهم